جارێکی تر سڵاتان لێبێ ئەزیزان گەڕینەوە بۆ لاتان بۆ تەواوکردنی ئەم چاوپێکەوتنە لەگەڵ بەڕێز دکتۆر مستەفا شەمامی. دکتۆر پێش ناوبڕەکە پرسیاری ئەوم دەکرد بۆچی لایەنە سیاسیەکانی کوردی خاوەنی گوتارێکی یاخود یەک گوتاری هاوبەش نین لە ئێران. وڵاوەکو گوتار دەتوانم بڵم خاوەنێک گوتارێکی یەکگرتووم، بەڵام ئەم گوتارە لە واقعدا کۆبەند نەکراوە یا بڵێن یەکدەنگ نەکراوە. یعنی ئێمەگە تماشای سیستمی حیزبی کوردستانی بکەین لە ڕۆژهەڵات سیستمێکی نامونەزەم و پەرشوبڵاوە، یعنی سیستمێکە تەنانە لەسەر ئاسی پلاتفۆرمێکی نەتەوەی ناتوانیوە کۆبەندێک یا ئێزمە ساف بکەنەوە. ئەسەن بە دوور لەوەش لەسەر ئاستی ئیدئۆلۆژیش ناتوانیوە پۆڵین بەندی بکەن. سیستمێکە تەواو پەرشوبڵاو 14-15 حیزبی سیاسی هەیە کە زۆر بە زەحمەت دەتوانن پێکەوەش دابنیشن لەسەر ئاستی ساختکردنەوەی ئستراتیژیی نەتەوەی کۆبەندێک ساف بکەنەوە. بەڵێ ئێستا بچنەوەی ڕزگاری خواز لە ڕۆژهەڵات پێویستی بە پێداچوونەوەیەک نییە بە سیاسەتی پێشووی خودت بە ریفۆرمێک نییە بۆ ئەوی بە پێداچوونەوەیەک بک بە سیاسەتی پێشوویدا و ئەگەر پێویست بەم ریفۆرمە ببێت ینی پێشنیازت بۆ ئەم مەسەلەیە چییە دەبێت ئەو لایەنە سیاسیانە چی بکەن؟ وڵاهی ئەوەی کە وەکو شتێکی بەرحەق وەکو خەباتێکی ڕزگاری خوازێکە هەیە لە جێگای خۆیدا ئەم خەباتە خەباتێکی بەرحەقە، بەڵام ئەوەکە پێویستە گۆڕانکاری لە ئستراتیژی و گوتاری سیاسی و نەتەوەی لایەنەکان بکرێت. ئەم پێم وابێ پێویستە وەک پێشی ئەرزم کردی گوتاری سیاسی وایە ئستراتیژی ئەحزابی سیاسی زیاتر لە چوارچێوە ئەندیشەی ئستراتیژیکی سنەتیدا کە باس لە ئێلایکردنی کێشەکان لە تەریقی شەڕدا دەکات، یعنی تەوای ئستراتیژی بۆ ئەوە تەرخان دەکرێت کە چۆن لە بەڕێی شەڕدا بەرامبەر بەلایانی بەرامبەر سەرخەسم دەست بخات. من پێم وابێ ئەوەی کە ئاماژەت پێ فەرموون کە پێویستی بە گۆرانە، ئەم گۆرانە دەبێت لەم ئەندیشەی ئستراتیژی کە سنەتیە بەرەو ئەندیشەی ئستراتیژیکی مۆدێرن کە باسی بەحساب خۆپاراستن لە شەڕ و ململانی و لێدان و پێدادان دەکات و زیاتر بۆی کە ئەسڵی چۆن ئەرسکەم بازدارندگی بچەسبێنێ باز لە دیالۆگ و دانوستاندن وەکو مکاریزمەکانی کارا بۆ دەستە بەکردنی ئەو ئەهدافەکە کاری بۆ دەکەن بکرێت. ئەم پێم وایە لە چوارچێوەی ئەندیشەی ئستراتیژی مۆدرندا دەکرێت حیزبەکانی سیاسی کوردیش ئەم ئەسڵی تەئەمل و تۆلەڕانس و تەفاهم و دیالۆگ و دانوستاندن بۆ تەوافق لێدا بچەسپێنن ڕەنگە دەتوانن زووتر بە هەدافی خۆیان بگەن. بەڵێ پەیوەندی ئێوە لەگەڵ پارت و لایەنە سیاسیەکانی خۆرهەڵات لە چ ئاستێکدایە؟ وەڵامە پەیوەندیمان هەیە دەگە هەموو لایەنەکان و بەخۆشیشەوە بۆمان دەرکەوتووە هەموو هێزانەش پیان خۆشە کێشەی کورد بە شێوەی ئاشتی حەل و فەسڵ بێ، یعنی بۆ معنای هیچ کام لەوانە ڕەدیەوە ناکەنەوە، بەڵکو ئەوەندەی ئەمە قسەمان دەگەڵ لایەنەکان کردووە لە دوو شتدا بەحساب هاوبەشن. یەکەوە کە ئێران لە دانوستاندن و مزاکرەدا جددی نییە، دووش ئەوە کە کار بۆ ئاشتی دەگەڵ نظامی ئێرانی شتێکی ناممکنە. باسی ئەمەش ئەوە بۆ کە ئێمە قەرار نییە هەر شتێک ناممکن بێ دابنیشین و لەسەر دەستا بنین، پێویستە ئێمە بە سوودۆگرتن لە هونەری سیاست ئەوەی ناممکنە ممکنی بکەین، یعنی کار بکەین بۆ ممکنکردنی ئەو شتانەی کە ناممکنە. لێرەشدا ئێمە دەبینن بێگومان گۆڕانکاری لە هەموو لایەنەکاندا دروست بوو، هەم لە لایەنی ئۆپۆزیسیۆنی کوردیدا ئەو گۆڕانکاریە هەستی پێدەکرێت، هەم لە لایەنی دەسەڵاتی ئێرانیشدا ئەو گۆڕانکاریە هەستی پێکراوەنی هەست بۆ کراوەکە لایەنەکان هاتوونە سەر ئەو قەناعەتە کە وەکو دوێنەیان بۆ ناکرێت، یعنی قەرار نییە بە شەڕ کێشەکان هەڵ بن، پێویستە دیالۆگ بکرێت، دانوستاندن بکرێت، مزاکرە بکرێت. کەواتە جیاوازی ئەجەندای ئێوە لەگەڵ پارت و لایەنە سیاسیەکانی دیکەدا چییە؟ ینی هەر تەنها ئەوەیە کە ئێوە زیاتر باوەڕتان بە لایەنی دیالۆگ هەیە، ئەوان پێشتر ینی باوەڕیان بەم لایەنە کەمتر بووە، ینی یاخود ئەو جیاوازی نێوان ئێوە و لایەنەکانی تر؟ ئێمە لە کولێتی خۆیدا جیاوازێکی وا نابینین لە خۆماندا و لەگەڵوان،
خەباتی وانی لە پێناوی ئاشتیدا بووە ئەسەن کولێتی مێژووی خەباتی ڕزگاری کورد لە پێناو ئاشتیدا بووە کارکردن بۆ ئاشتی تا ئێستا وەک ئەزم کردی لە چوارچێوی ئەندیشەی ئێستراتژی سنەتیدا مکانیزمەکەی شەڕ بووە بە شەڕ کار بۆ ئاشتی کراوە یعنی شەڕی لە پێناوی ئاشتیدا بووە یعنی هەموو ێزە سیاسەکانی کوردی لە پێناوی ئاشتیدا کاریان کردووە و خەباتیان کردووە ئێمەش ئەلان هاتووینە ئەو گۆڕەپانە لە پێناو ئاشتیدا خەبات دەکەین بەڵام جیاوازی ما ئەوەیە کە بە پێچەوانەی ئەوان کە باس لە ڕووخانی دەسەڵاتی ناوەندی دەکەن ئێمە باسی ڕووخانی دەسەڵاتی ناوەندی ناکەین ئێمە پێمان وایە کە بە بەهێزکردنی دیپلۆماسی ڕوورتاران دەکرێت لانی کەمی متالباتی کورد دەستەبەر بکەین ئەوەیە کە جیاوازەکە بەس لەوەدا دەنا هیچ جیاوازێکی تریژ نییە و تەنانەت هەموو لایەنەکانش لە پێناوی ئاشتیدا خەباتیان کرد و هەر خەباتیش دەکەن تا چەند پرسی کورد لە بەشەکانی تر کاریگەری هەبووە لەسەر پرسی کورد لە خۆرهەڵات یاخود ئایا هەر کاتێک کە پرسی کورد لە لایەک چارەسەر بوو بێت یاخود بە دۆخێکا گەشت بێت هیچ کاریگەریەکی بەجێشتووە لەسەر پرسی کورد لە خۆرهەڵات بێگومان ئەو گۆڕانکاریانەکە لە ناوچەکەدا بە تایبەت لە ناو بەشەکانی تری کوردستاندا ڕوویان داوە تاثیرگوزارن لەسەر ڕوتی ڕووداوەکان لە ڕۆژهەڵاتی کوردستاندا ما و گۆڕانکاریە تەواو دەبینی ئەڵام ئێمە زۆر خۆشحاڵین بەوەی کەلان لە خودی باشووریش لە باکووریشدا ئەم ئەسڵی دانوستاندن و بە ئاشتیکردنی کێشە لە تریقی دیالۆگ و دانوستاندن خەریکە دەسەسپێ ئەلام بۆیەنە پێکاکا بۆ هەموو هێز و تەوان و قۆدرەتەوە گەشتنە و قەنەعاتە کە دیارەوەش هەر خەباتیان لە پێناوی بە ئاشتیکردنی کێشی خۆیان کردووە بە خۆشی هاتون ئەو قەنەعاتە کە دەکرێت لە تریق دیالۆگ و دانوستاندن لەگەڵ دەسەڵاتی ناوەندی تورکیا بە ئاکام بگەن ئەم پێم مابێ ئەوانە هەموو تاسیریان هەیە لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان ئەڵەن ناو ڕۆژهەڵاتی کوردستانیشدا بەخۆشیەوە ئەم کولتورە ئەم فەرهەنگە خەریکە چێ دەبێت کە فەرهەنگی دانوستاندن فەرهەنگی دیالۆگ فەرهەنگی دوورە پرێزی لە گوتار و ئاکاری ڕادیکاڵی و دژبەری بەخۆشیەوە لێردا ئەو تاسیراتی هەبووە بەڵێ ئایا پێت وایە ئاساییە ئەگەر هێزێک یاخود لایەنێکی سیاسی لە هەر بەشێک لە کوردستان پەیوەندیەکی یاخۆت ئەجەندای خۆی هاو بەش بکات لەگەڵ ئەجەندای وڵاتانێکی ئەقلیمی کارکابەر بێ لەگەڵ ئەو بەشەی تری کوردستانە یعنی ئەمە کارێکی ئازاییە بۆ زامنکردنی مافەکانی کورد من پێما لە دنیا ئەوڕۆدا بە تایبەت لە دنیای گلۆبالدا کە بەحسی سنوورەکان کەم و زۆر وەک جاران جێگا و حسابی خۆیان بۆ ناکرێ پێما بێت لایەنێک کە هەستێ بۆ حەلی کێشەیەک پێویستە دیپلۆماسی خۆی ڕوو لە لایەنی بەرامبەری بە قووەت بکات نەگەوەی کە بچێت دەگەڵ لایەنێکی ئیقلیمی کە دژبەری وڵاتی خۆیەتی هاوکاری بکات کە بێگومانەوە خۆی لە خۆیدا لەوەدا دەشکێتەوە کە دەسەڵاتی ناوەندی وڵاتی خۆی بەدیدێکی ئەمنیەتی چاو لە چالاگوانانی بکات و بەدیدێکی ئەمنیەتی و لە چوارچێوەی ئەو ڕێوشوێنی ئەمنیەتیدا تەعامل یا تەقابل دەگەڵ فعالانی ئەم جەریانە سیاسە بکە کە دەگەڵ حکوومەتێکی ئیقلیمی پەیوەندی گرتووە دژ بە لایەنی خۆی تا چەند گۆڕینی تەرازووی هێز لە ناوچەیەدا کاریگەری دەبێت لەسەر دۆزی کورد بەخۆشیەوە ئەوڕۆ دەتوانین بڵێن دۆزی کورد زۆر زەق و خاوەن بەیساب جێگەڵ مەکانەتێکی زۆر جیاواز دەگەڵ ئەوەیە کە تا دوێن هەبووە ئێمە دەبینە لەن دۆزی کورد بۆتە دۆزێکی جیهانی حسابێکی جیهانی بۆ دەکرێت تەنانەت لە نەکەل لە مەحادلات و هینەکاری ناوچەیدا بەکو لە مەحادلاتی جیهانیشدا حساب بۆ دۆزی کورد دەکرێت لە هەرێمی کوردستان هەندێک لەو هێزانە کە لە هەرێم هەن زۆر جار لەلایەن چاودێرانەوە یاخود لەلایەن بەشێک لە سیاسەکانەوە بەوە تۆمەتبار دەکرێن کە بەشێکیان پەیوەندیان لەگەڵ ئێران بەهێزە بەشێکی تریان لەگەڵ سعودی و تورکیا پرسیار ئەوەیە ئایا دەکرێت لە ڕێی ئەو هێزانەوە درێژە بە خەباتی سیاسی کورد بدرێت لە خۆرهەڵات
یعنی کام هێزانە مەبەستە هێزی سیاسی ئێرە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان بەڵێ زۆر جار بۆ تاوانبارەکرێن کە ئەم هێزانە ینی هەندێکیان مرتبطن یاخود پەیوەندیان هەیە بە ئێران هەندێکی تریان لەگەڵ تورکیا و خاتی سعودیە و قەتەرن ینی لەناو ئەم دوو هێزەدا ئەکرێت ئێوە وەکە ڕۆژهەڵات درێژە بە خەباتی ڕزگاری خوازیتان بدەن و سوود لەم جۆرە پەیوەندیانە وەربگرن ئەوەتە بۆ علی کێشەی کول لە ڕۆژهەڵات من دیسان تاکید لەسەرەوە دەکەمەوە لای ڕۆژهەڵاتی پێویستە لە شەرایەتی ئێستادا لە بارودۆخی ئێستادا دیپلۆماسی ڕوو لە تاران بە قووەت بکات ئەوە کە دەگەڵ لایەنەکانی تری باشووری پەیوەندی هەیە و لایەنە باشووریانە پەیوەندیان دەگەڵ وڵاتانی تری ئەقلیمی هەیە و دەتوانێت چەندە تەئسیری هەبێ ئەو بەحسێکی دیکەیە کە من نامەوێت زیاتر خۆلۆ باسە بدەم چونجی باسێک نییە کە من بە پێویستی بزانم خۆی لێ بدەم بەڵێ زۆر جار دەسەڵاتدارانی ئێران ینی دەبیستین کە ئێران ئەمریکا بە شەیتانی گەورە وەسف دەکات ئەمریکاش سیاسەتی بەرامبەر بە ئێران دیارە بۆ ئەوەی کورد بتوانێت بە مافەکانی لە کوردستانی خۆرهەڵات بگات تا چەند پێویستی بەوە هەیە کە لە ئێران نزیک بێت لە ببورە لە ئەمریکا نزیک بێت یعنی هێزەکان ڕۆژهەڵاتی لە ئەمریکا من دیسان لەوەدا هەرتن ئەوە باز دەکەمەوە کە پاروێک کە ئاوا بخورێ ئاوا ڕاست بخێدەم پێویست ناکە بە پشتەملدا بخێنادەمەوە کە بچێتە نادەم من پێم وایە کێشەی ئێمە مادام ڕێگا حەلەکەی لە چوارچێوەی تەواوەتی ئەرزی ئێراندایە پێویستە ڕێکارەکان بۆ بە ئاشتیکردنی ڕوو لە تاران بەحساب ئاراستە بکرێن ئەوە کە مەچین پەیوەندی لەگەڵ ئەمریکا بگرین ئەمریکا ڕەنگە سوود وەربگرێت لە دانوستاندن و دانیشتن لەگەڵ هێزە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەڵام قەت ئەو کارە ناکە کە بڵێ بێت کێشەیەک بۆ کورد لە ڕۆژهەڵات هەڵبکە من پێم وایە عەلی کێشەی کورد لە چوارچێوەی تەواوەتی لە چوارچێوەی سنوورەکانی ئێراندا پێویستی بە تەعامل لەگەڵ تاران هەیە داوەکە چۆن دەکرێت میکانیزمەکان چن کە تۆ بتوانێت قەناعەت بە تاران بێنی کە ڕوو لە کورد دیدی ئەمنیەتی یا زەریبی ئەمنیەتی دابەزێنێەوە تەعاملێکی پڕ لە گفتمان و پڕ لە تەفاهم و دانوستاندن بە حیساب ڕوو لە کورد بکات ئەوە کاری ئەحزابی کوردەکە دەبێ بۆی بکەن باشە لەم نێوەندەدا ئێوە لەگەڵ دەسەڵاتدارانی ئێران چۆن ئەتوانن ئەگەر تا ئێستا ئێران فشارێکی زۆرە خاتە سەر هاوڵاتیانی کورد بە زیندانکردن بە لە سێدارەدان یعنی بە پێی راپۆرتەکانی مافەکانی مرۆڤ وڵاتێکە کە زۆرترین زیندانی و بەکارهێنانی لە سێدارەدانی تێدایە چۆن ئەتوانن لەگەڵ دەسەڵاتدارانێکە کە ئەو ئیمانی تەواوی بەوە هەیە کە ئەوەی لە ڕێلا بدات ئەبێ لە سێدارە بدرێت ئەوەی کە دژی سیاسەتی ئەو کار بکات ئەبێ دژایەتی بکرێت بە هێز چۆن ئەتوانن لەگەڵ ئەم دەسەڵاتدارەیە مامەڵەیەکی ئاشتی خوازانە بکەن بەڵێ ئەو باسێکەلان هەیە بێگومانەوە یەک واقعیەتە ئەو سەرکوبی خەڵک بۆ شێوازێک ئەمە دەیبینین بەداخەو هەیە لە ئێراندا بەڵام ئێمە بە بین بەراوردی دوو شێوازی خەبات بکەین شێوازی خەبات کە تا ئێستا بووە ئاکامەکەی ئەوە بووە کە بێگومان تۆ لە خەباتدا کە ڕوو لەلایەنی بەرامبەر دەکەی مەگە شەوادی خەباتە ڕادیکاڵ و گرژ بێت لایەنی بەرامبەری بێگومان بە هەمان شێواز تامل دەگەڵ دەکات تۆ بەحسی ڕووخان دەکەی لە باسی ڕووخاندا هەر فعالێک ناو خەباتی مەدەنیدا چالاک بێت پێی وایە حرەکەتی ئەوانە بۆ ڕووخانە هیچ کەس یا هیچ لایەنێک پێی خۆش نییە لایەنێک بۆ ڕووخاندنی تێبکۆشێت کەوایە تا ئێستا ئەو خەباتەکە بە شێوەی چەکداری کراوە بۆ گرژ و ڕادیکاڵی تێدا بووە کە ئەوەی لە کەوتوتەوە وە تاقی کراوەتەوە بێمە بین شێوازێکی تر یا مێتۆدێکی تری لە خەبات تاقی بکەینەوە ئەوش شێوازی بە ئاشتیکردنی کێشەکە شێوازی تەعامل شێوازی دیالۆگ ئەوەش تاقی بکەینەوە بزانین داخوا ئەوەش هەر ئەوەی لێ دەکەوێتەوە کە تا ئێستا بۆ یانمە کێشەی کورد لە ڕۆژهەڵات تەنها کێشەی نەتەوایەتیە لەگەڵ دەسەڵاتدارانی ئێران یاخود کێشە ئاینی مەزهەبیەکەش کاریگەری هەیە لەسەر ئەڵبەتە نظامی ئێرانی نظامێکی
سیاسی ئیسلامی کە لەسەر ئەسڵی وڵایەتی فەقیه ئوستوارە ئەوە شتێکی بەرچاوە بێگومان لە ئێران کە وڵاتێکی فرە ئێتنیکی فرە نەتەوەی و فرە کولتوری و فرە ئاینیە زۆر جار لە ئەنجامی نەبوونی کولتوری دیالۆگ لایەنەکان بەرامبەر یەکتر ڕادەوەست بەڵام بۆیە ئەمە بێگومان دەبینین لە ئێراندا ڕەنگە کێشەی نێوان سوننە و شیعە ببێت بەڵام تاو ئاستا ئەمە نەمان بینیوە کە لێدان و پێدادان لە نێوان لایانی شیعە و سوننەدا هەبێت بەڵام ئەوە لەبەرەوە نییە کە ئێستا شیعە دەسەڵاتی لە دەستە ئەو بە شێوەیەکی ڕوون ئەو دژاتی کردە دیار ناکەوێت لەلایەن سوننەکانەوە بوون هەرەوەیەک ئەگە ئاستی چۆن ئەرسگەم ئاستی تعاملی لایانی شیعە بەرامبەر بە سوننە زۆر بەقووەت باە بێگومان ئەوەی لە دەکەوتەوە کە من زۆر زیاد دەبین لە پاکستان و ئەوانە یان لە لایەنەکانی تر شیعە و سوننە لێک دەدەن و بەدایان و سەدان کەس لێکتر دەکوژن ئەوە هەر ئەوەندەکە ئەو مەهار کراوە کۆنتترۆل کراوە ئەوە خۆی لە خۆیدا باشە بەڵام لایانی سوننەش پێویستە بەڕاستی واردی کارزاری خەبات بێت لە پێناو جێگیرکردنی موقعیەتی خۆی لە ساختاری سیاسی ئێرانیدا پێتان وایە کە وڵاتانی ئەقلیمی دەتوانن لە ڕێی هێزە کوردستانیەکانی کوردستانی خۆرهەڵاتەوە کاریگەری بەسەر دەسەڵاتەوە لە ئێران ینی کاریگەریکی بەهێزیان هەبێت لەسەر دەسەڵاتی ئێران من ئەوە نابینم لە طریقی ینی وڵاتانی ئەقلیمی بۆ نمونە تورکیا کە بیەوێت کە لەگەڵ ئێرانە جۆرە ڕێکەوتنێک بکە ئەکرێت مەسەلەن ئەتوانێت کە لایەنی کوردی بە وەک فشار بەکاربێنێت دژی ئێران ئەو شتان تا ئێستا باو بووە وڵاتانی ئەقلیمی ڕوو لێکتر لایەنی کوردان وەکو فشار بە حساب دشپێک سود لێوە گرتووە بۆێنە هەر ئێران و عێراقی پێشداش ڕەنگە تورکیەش پرۆژێکی وای هەبێت یا لە ئیستراتیژی ئەمنیەتی خۆشیدا ئەو شتانە ڕەچاو بکە من پێم مابێ ئەو شتا دەکرێت ڕوو بدات بەڵام سودبەخش نابێت بۆ کێشەی کورد بۆ حەلی کێشەی کورد بۆ دەلایلەکە ئێران بە هەموو ئەو چالشگەلەی کە تووشی هاتووە ئێستاشی لەگەڵ بێ سیاسەتی جیهانی و سیاسەتی ناوچەیی ڕوو لە ئێران سیاسەتی ڕووخان نییە بەحت لە گۆڕان دەکرێت سیاسەتی گۆڕان ینی هەوڵ دەدەن لە ئێراندا گۆڕانکارێک ببێت هەوڵ دەدەن ئێران بە حساب بقەنە سەر ئەو خەتە کە ڕوو لە بە حساب بۆ چەسپاندنی ئاشتی و ئەمنیەتی جیهانی و ناوچەی بە حساب هاریکاری بکات لە بواری دابەزاندنی ئەم پتاندنی ئۆرانیۆم بە حساب هاریکاری بکات گارانتێک بدات کە نابێتە کێشە و هەرەشە بۆ ئەمنیەت و ئاسایشی وڵاتی ئیسرائیل و هاریکاری بکە بۆ خەبات دشت بە تروریزم و هاریکاری بکە بۆ پاراستنی بازار و بە حساب ڕێگاوبانی توزارەتی جیهانی یعنی توای کاری ئوروپا و ئەمریکا بۆ ئەوەیە کە ئێمە دەبین حساب ئۆشتی لە سابەتەوە بەڵام دکتۆریانی کە بەس لە گۆڕانکاری بکرێت لە ناو سیستەمی حکومڕانی لە ئێران بە تایبەت لە لایانی دەسەڵاتداران دارەوە یعنی دەبینین ئەوانەی کە داوای گۆڕانخوازی دەکەن ینی تووشی ئەشکەنجەدان و زۆر زۆر تووشی دەست بەسەر بوون ئەکەونەوە یعنی تا چەند ئەم دەسەڵاتەی کە ئێستا لە ئێران هەیە باوەڕی بەوە هەیە کە گۆڕانێک لە ئێران ڕوو بدات کە ئەو گۆڕانە شەر لە بەرژەوەندی خۆشیان بێت ینی شەرت نییە کە حکمی وولای فەقیه نەمێنێت مەسەلەن یاخود شیعە لەوێ نەمێنێت بەڵام گۆڕانکاریەک بێت کە لە ئاکامدا هەر بەرژەوەندی ئێران بپارێزێ بەڵێ بەداخۆمە دەبین ئەو لایەنانەی کە هەوڵام بۆ گۆڕانکاری ئێراندا کردووە کەوتونە بەر ئەو هێرشی لایەنەکانی بەحساب دەسەڵاتدار ئەوەش خۆی لە خۆیدا ئەوە دەگەێنە کە ئێران لە هەموو لایەکەوە ئێمە دەبینین لە هەموو لایەکەوە گەمارۆ درراوە ئەو گەمارۆیە گەمارۆی سیاسیە گەمارۆی بەحساب حەسکەریە گەمارۆی
ئابوووریە لە هەموو بوارێکمە دەبینین گەمارۆ درراوە ئەم گەماڕۆیە خۆی لە خۆیدا ئەو زمینەیە ڕەخساندووە کە ئێران زۆر هوشیار بێت لە ئاسپاراستنی تەواتی ئەرزی خۆی لە ئاسپاراستنی ئەرکانی دەسەڵاتی سیاسەکەی خۆی ئەوەیە کە هەر چەشنە کارکردێک بۆ گۆڕان لەوێدا بە کارکردێکی یا بە هەڕەشەیەک لەسەر خۆی ئیساب دەکات کەەوە ئەتمەن تەڕێکی خارجی ئەمریکی و ئوروپی لە پشتە کەواندا هەیە بە ئیساب سیستمی سیاسی ئێرانی ساقت بکەن لەبەرێکی هەڵبگۆشن بۆیە تەعاملی دەسەڵاتیش بەرامبەر بەو لایە ئەوەیە بۆ معنای تاکو هەڕەشەی دەڕێکی لەسەر ئێران لا نەچێ ئێران ڕەنگە نوعی تەعامل دەگەڵ لایەنی گۆران خواست لەناوخۆدا هەر ئەوە بێت ئێران لە گەڵ عێراقا هاوپەیمانیەکی نوێی دروست کرد ئایا پێتان وایە کە ئەم هاوپەیمانەتی کە لەگەڵ عێراق ئێستا هەیەی ئەم کاریگەری کە لەسەر سیاسەتی عێراق و لە ڕێگەی عێراقەوە لەسەر ناوچەکە دروستیەکات وا ئەکات کە پێگەی ئێران بەهێزتر بکات و ئیتر بیر لەوە نەکاتەوە کە کێشە داخلیەکانی ناوخۆیەکانی زووتر چارەسەر بکە؟ بەڵێ ئەلبەتە یەک مەسئلە هەیە ئەمە دەتوانین بڵێن ئێران هەم لە ڕوو لە دەرەوە و هەم ڕوو لە ژوورەوە کەوتۆتە بەر فشار و زەختەوە لە ژوورەوە گەلانە وەکو گەلی کورد و یالیانەکانی تر لە دەرەوەش کە هێزەکانی دەرەچین لە وڵاتانی دەرەچین کە ئێرانی خستۆتە زە فشارەوە ئێران لێرەدا دەتوانێت دوونەوە بەرخوردی هەبێت دەگەڵ کێشە ناوخۆیەکان یا کێشە ناوخۆیەکان سەرکوب بکات و دەگەڵ لایانی دەرەکی و ئەمریکی ئوروپایی واردی مزاکەرە بێ یا خیر هەوڵدات کێشە داخلەکانی ناوخۆیەکانی خۆی هەلو فەسڵ بکات و بەیساب هەڕەشەی دەرەکی لەسەر خۆی بێمەورد بکات یعنی کەمی بکات و چونکی بێگومان وەختێک لەناو خۆی و وڵاتدا لەناو چوارچێوەی سنوورەکانی ئێراندا جێپێ بۆ وڵاتی دەرەکی هەبێ و هەڕەشێکی گەورەیە کەوایە بۆی کە ئەو جێپێ بۆ وڵاتی دەرەکی نەبێ دەسەڵاتی ناوەندی ئێران پێویستە ڕێگا حەلێک بوو کێشەکانی ناوخۆی بدۆزێتەوە ئەو کاتێکە هەڕەشەی دەرەکی لەسەر خۆی کەم دەکاتەوە. زۆر سوپاس دەکەم دکتۆر سوپاسی ئامادەبوونی دەکەم زۆر سوپاسان دەکەین ئازیزانەوەی کابینیتان چاوپێکەوتنێک بوو لەگەڵ دکتۆر مستەفا شامی بەرپرسی شورای هاو ئاهەنگی بزوتنەوەی کۆماری خوازی ڕۆژهەڵاتی کوردستان تا چاوپێکەوتنێکی دیکە هەر شاد بن خواتان لەگەڵ.